بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاوڵاتیانی بەرەو ناوچە فێنکەکان ڕاکێشاوە. ئێرە ناوچە گەشتیاریەکانی ناحیەی وەرتەیە، پڕبوونە لە گەشتیار. هاوڵاتیان بۆ پشودان و بەسەربردنی کاتێکی خۆش شەو و ڕۆژێک لێرە دەمێننەوە. هەولێر و هاتین بۆ ئەم شوێنە مەبەستی سەردانی کردمان لێرگوانە بۆ ڕێکردنی کاتێکی خۆش و دڵگیرە. زیاتر ئەو شوێنانە شوێنی ئایلینە لەگەڵ ئایلە و مناڵەکان با بڵێن سەردانی ئەم شوێنانە دەکەین. بێگومان لەم فەسڵی ئێستا هەموو ساڵێ خەڵکێکی زۆر لە هەولێر بێ ئاو دەبێ بۆ هۆیەوە کە ئێستا ئاو کەمی کردووە. ئێمە هانی ئەوەیانداین کە مەسەلەن بینە گەشتیارەکان دوو ڕۆژە ئێمە هاتینە هەوارگەی وەرتێ بەجددی لەبەرەوەی کە شوێنەکە زۆر فێنکە و شوێنێکی گەشتیاریە بۆیە هاتین ئێستا. دڵگیری و فێنچی ناوچە گەشتیاریەکانی وەرتێ سەرنجی هاوڵاتیانی ناوەخۆی هەرێم و عێراقی بۆ خۆی ڕاکێشاوە. گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکە دەکەن. گەشتیارانیش دەڵێن یەکسایدی ڕێگاکە و قەڵەباڵغی زۆر وا دەکات چەند کاتژمێرێک بەڕێگاوە بین تاوەکو دەگەینە شوێنی مەبەست. ئەوەی پێویستە بشکرێ ڕێیەکە تۆزەک چاکرێ چکە بەڕاستی چەندی تەماشا دەکەی قۆرتی زۆرە ئایلە لەگەرە خەتەریات لەسەرە دەبی تۆزەک سەبر بن چاتاگەی هات گەشتین ئێرە چەند حادیسەمان دیت چەند ناخۆشیمان دیت ئەزە چەندی سەبر بن لەسەر خۆ بن بەخوای دەگەیە دەدەقە زووتر دەدەقە درەنگتر. بەنسبەت ئێرە شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە. وەڵا فترە لە عوتڵەکان دێنێ ئێرە بەڕاستی زۆر خۆشە. دەبی خەڵکەکەش خۆشیاری پێ بکە کە ئێرە خاوێن کاتەوە جوان ڕایگری ئێرە پیس نەکەوە جێکی گەشتیاریە لۆ هەمومانە لۆ هەموو کەسێکە خوا دەزانین دەسمێنەوە من ئێرە خاوێن دەکەم و هەموو شاهدن ئاگادارن. مصيف ورتي مصيف جميل وحلو، تعامل الناس ويانا تعامل طيب ومكان حلو وجو بارد. بەپێی ئاماری گەشت و گوزاری ئیدارەی سۆران لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز 180,000 گەشتیار و سەردانیکەر سەردانی ناوچە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆرانیان کردووە کە ئەمەش ئامارێکی بەرزە وا دەکات ناوچە گەشتیاریەکان بوژانەوەی باش بەخۆوە ببینن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی وەرتێ.